لا 25 جیاداری ئەم ساڵەوە با بڕیارێکی دادگەینی و بژیوانی پاریس و لەسەر سکاڵایەکی عراق هەناردەکردنی و تێریمی کوردستان بۆ بەندەری جیهانی تورکیا لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە ڕاگیراوە، بەڵام گفتوگۆکانی نێوان عراق هەرێمی کوردستان و ئەنقەرە هەر بەردەوام بووە و ئەمڕۆ وەزیری وزەی تورکیا ئاشکرای کردووە کە هیچ کێشەیەک نەماوە لە بۆ ڕێنەوتیەکاندا ئەتوانن هەرێمی کوردستان هەناردەکردنی وتی لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیا و دەست پێ بکاتەوە دوای ئامادەکاریەکان کە تەواو دەبێت. سەبارەت بەم بابەتە زیاتر قسە دەکەم، هەروەها ئامادەکاریەکان بۆ نووسینەوەی یاسای نەوتوغاز یا پەسەندکردنی یاسای نەوتوغاز دوایەوەی کە ڕەشنووسەکەی لە پەرلەمانەوە ئامادە دەکرێت. بەڕێز دکتور سەباح سوبحی ئەندامی لیژنەی نەوتووزە لە پەرلەمانی عراق لە بەغداوە لەگەڵما. دکتور سەباح ئەم کاتت باش. ئەمڕۆ وەزیری وزەی تورکیا ئاماژەی بەوە کردووە کە هیچ کێشەیەک نەماوە و بۆڕیەکان ئامادەن بۆی کە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە هەناردە بکرێت. پێتان وایە ئامادەکاریەکان کەی تەواو دەبن و ئەم پرۆسەیەکەی دەست پێ بکاتەوە؟ سڵاو لە بەڕێزت و لە گشت بینەرانی بەڕێز. بەڕاستی ئەم بابەتە گەشتە ئەوەی کە وەکو پێشتریش ئاماژەم کردبوو لە چەند چاوپێکەوتنێک کە مانجی دا مانگێکی حاسمە بەنسبەت هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و کەرکووک کە دەکات 485,000 بەرمیل لە ڕۆژێکدا. ئەم بابەتە ئێستا گەشتە حەدی ئەوەی کە لە کۆتاییەکانە بە تایبەت خۆ ئامادەکردنە بۆ ئەو سەردانایی کە چاوەڕوان کراوە لە مانجیدا بۆ ڕەجەب تەیب ئەردوغان بۆ عێراق و بێگومان بۆ پایتەختی هەرێمی کوردستانش بۆ هەولێر. یعنی ئەم بابەتە لە قۆناغی کۆتاییدایە زۆر شەد و جەزب کرا لە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی تورکی لە بواری داوای قەزایی. حکوومەتی عێراقی داوایەکی بردوتەوە، ئەویش بە هەمان شێوە داوای قەرەبووکردنەوەی کردە وەکو تورکیا لە عێراق بەهۆی ئەوەی کە مستحقاتی خۆی وەرنەگرتووە لە ساڵانی 90. وەکو معلومەیە کە ئەو بۆریە درێژەکەی 970 کیلۆمەترە کە دەبەسترێتەوە نێوان کەرکووک بەندەری جیهان و هەروەها لە هەرێمی کوردستانیش بۆریەک هەیە کە داخلی ئەم بۆریە استراتیجیە دەبێت. ئەو بارودۆخی کە تووشی تورکیا بوو بە پێی وەکو پاساوێک بەکارهات، بەڵام هیچی ڕاستی نییە. مەسلەی بوومە لەرزە و مەسلەی فەیەزانات و ئەو شتانەکە کاریگەری هەبووە لەسەر بۆریەکە نەخێر وان نییە، بەڵکو شتەکە زیاتر لە عێلاقەی بە بواری اقتصادی هەیە. ئەویش ئەو قەرەبووەیە و ئەو بابەتەیە کە لەگەڵ هەرێمی کوردستان کە نێوان حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان لە هەمان کاتدا حکوومەتی عێراقی و حکوومەتی تورکیا. ئێستا وەزیری وزەی تورکی باس لەوە کردووە کە ئەمە هەموو ئامادەکاریەکانمان تەواو کردووە و ئێستا حازرین بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و کەرکووک بۆ داخلی ئەم بۆڕیە. پێشتریش هەر هەمان ئاماژەیدا بوو، داوای کردبوو لە حکوومەتی عێراقی کە تەشغیلێکی تەجریبی بکرێ و بۆ ئەوەی بزانین هیچ لیکێک هەیە بۆ ئەم بۆڕیە. دکتور سەباح، ئەوەی کە ئێستا ماوەتەوە چییە؟ پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە یا پەیوەستە بە تورکیا یا عێراق؟ ئەوەی ماوەتەوە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی تورکیە سەبارەت بە قەرەبووکردنەکان، سەبارەت بە ئەو دیسکاونتەی کە دەبێ حکوومەتی تورکیا داوای کردووە کە ناقص $13 لە بۆ هەر بەرمیلێک، وەکو حاڵی ئوردون کە ئێستا عێراق نەوت دەداتە ئوردون بە ناقص $14. تورکیاش بە هەمان شێوە دەیەوێت ئەم دەستکەوتە بۆ خۆی دەستی کەوێت بەوەی کە دیسکاونتی بۆ بکرێ بە ناقص $13. هەروەها مستحقاتی کۆمپانیای بۆ تاشی تورکی کە دەڵێ لە بۆ هەر بەرمیلێک دەبێت $7 حسێب بکرێ بۆ ئەوەی کە ئەم نەوتە هەناردەی بەندەری جیهان بکرێت، دەبێت ئەم بابەتە حەسم بکرێ. طبعا حکوومەتی عێراقی کێشەی هەیە لەگەڵ ئەم سێ مەرجە، بەڵام مەجای ئەوەی تێدایە کە مفاوەزات بکرێ لەگەڵ حکوومەتی تورکیا، بە تایبەت ئەوەی کە ئەو سەردانەی کە گوایە لە مانجیدا ڕەجەب تەیب ئەردوغان دەیکات بۆ بەغدا، ئەم کەیسانەی کە ڕاوەستاون لەسەری وەکو کێشەی ئاوە، مەسلەی پەکەکەیە، مەسلەی سنوورە، مەنافزی حدودی، ینی ئەوانە هەمووی چەند کێشەیە کە دەوێت هەمووی پێکەوە حەلیکا لەگەڵ کێشە سەرچیەکەی ئەویش مەسلەی هەناردەکردنی نەوتە.
ئەوش دەبێت چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە بە تایبەت مەسەلەی ئەو خەرەبووکردنەی کە داوای کردووە عێراق 1.5 ملیار دەوێت ئەوەی لادا لەسەری جگە لەوەش ئەو داوایە کە لە 2010 تا 2022 کە عێراق هێشتان لە قۆناغی ئەوەیە کە بیباتەوە ئەگەر ئەوەشی بردەوە ینی کێشەیەکی گەورە اقتصادی دەکەوێتە ناو بەڵێ دکتۆر سەباح ئەگەر هەموو ئەم بابەتانێکەوە باستان کرد یەکلایی بکرێتەوە کێشە سیاسی و ئەمنیەکان کۆتاییان پێبێت لە نێوان ئەنقەرە و بەغدادا هەرێمی کوردستان ئامادەیە بۆ هەناردەکردنەوەی نەوتەکەی هیچ ڕێگریەک نییە؟ هەرێمی کوردستان هەردەم ئامادەی خۆی دەربڕیوە چ لە ڕووی ئەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جیهانچە لە ڕووی بەکارهێنانی ناوخۆی بەپێی قانونی موازنەی 2023-2025 کە لە مادەی 12 و 13 بە ڕوونی ئاشکرا بە ڕوونی ئاماژەبەوە کراوە کە دەبێ هەرێمی کوردستان 400,000 بەرمیل تەسلیمی حکوومەتی ئیتیحادی بکە بە ڕێگای سۆمۆ ئەم نەوتە بفرۆشرێت زۆر ئاساییە هیچ ڕێگریەک نییە بەرامبەر بڵین هەناردەکردنی نەوت لەلایەن هەرێمی کوردستان بەعکسەوە پێویستە یعنی چەند ئەوە تا پێمان بکرێ ئینتاجی تاقی ئینتاجی خۆمان زیادکەین لەبەرەوە حەقلەکان زۆر دەمێکە کارێکی تەواوی نەکردووە لە مستەوایەکی نزم کاری کردووە کەواتە دەبێت حەقلەکان بەرەبەرە بەرەو ئینتاجیەتی بەرەو زیادبوون بڕوە بەپێی ئەو لایەنە فەنیەکە. بەڵێ دکتۆر سەباح بڕیار بوو لە ماوەیەکانی ڕابردوودا پەرلەمانی عێراق سەبارەت بە پرۆژه یاسای نەوت و گاز دابنیشێت ڕەشنووسەکەی ئامادەکراوە ئەو ڕەشنووسەی کە هەرچەندەکە لایەنەکانیش تێبینیان لەسەر هەبوو بە کوردیشەوە هیچ زانیاریەکی سەبارەت بە کۆبوونەوەی پەرلەمان ئایا ڕەشنووسەکە چۆن دەنووسرێتەوە کورد وەکو هەرێمی کوردستان چۆن تێبینیەکانی خۆی دەگەینێتە ئەو بابەتە؟ خۆی ڕەشنووسەکە پێویستی بە ژینگەیەکی سەقامگیر هەیە ئێمە باش دەزانین ئەو ڕەشنووسە پێویستە مناقەشەیەکی کراوە بکرێت و ئاشکرا بکرێت نێوان هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی هەروەها لە نێوان پارێزگاکانی بەرهەمهێنەری نەوت لەگەڵ حکوومەتی ئیتیحادی تەنها ئێمە تەرەف نینە لەو مناقەشاتانە بەڵام ئێمە ڕوئیای خۆمان تەرەح کردێ وەکو هەرێمی کوردستان لەلایەن وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕوئیایش زۆر بە ڕوونی ئاماژە بە موادی دەستوری کرایە بۆ حقوقە دەستوریەکە لە مادەی 111 و 112 بەدەستمان هێناوە بۆ نەهێشتنی مرکزیەت لە ناو کەرتی نەوتی کە ئەوەش خۆی ئەساسێکە لە نظامی فدرالی و بۆ نظامی اقتصادی عێراقی و ئێمە لە غیری حقوقی دەستوری هیچ ترمان داوا نەکردو بەڵکو ڕوئیای دەستورمان تێخستوێنە ناو ڕوئیای خۆمان پێویستی بە مناقەشاتی زیاتر هەیە مناقەشاتەکان گەشتۆتە حەدێکەوە ئێستا دەستنیشانی نقاتی ورد کراوە لەسەر ئەم یاسایە یعنی تقریبا 13 خاڵ هەیە ئەو کێشە و گرفتانەی کە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێم و پارێزگاکانیش چکە پارێزگاکانیش کێشیان زۆرە ئەوانەی کە بەرهەمهێنەری نەوتن کێشیان زۆرە لەگەڵ ئەم یاسایە بە تایبەت بەسڕەیە بە تایبەت واستە نینەوەیە کەرکووکە ئەوانە هەموو بەرهەمێنەری نەوتنەوەش حقوقی خۆیان دەوێت نەک بەس لەسەر مستەوای ئەوەی کە پترۆ دۆلارە بەڵکو لەسەر مستەوای تەفاوزیە لەسەر مستەوای عقودە لەسەر مستەوای استخراجی نەوتە تەنقیبی نەوتە ئەوانە هەمووی بابەتم پێویستی بە داڕشتنی یاسایی هەیە. زۆر باشە بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەنجامی لیژنەی نەوت و وزە لە پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.